قۆناغێکی دیکەی سەرژمێری گشتی دانیشتوان بەڕێوە چوو کە تیایدا لیژنەکان دڵنیایی لە زانیاریەکانی قۆناغی پێشتر دەکەن. بۆ ئەوەش هەزاران خێزانی کوردی کەرکووک کە دانیشتووی دەرەوەی شارەکان گەڕاونەتەوە تا بێبەش نەبن لە سەرژمێری لە شارەکەیان. تیمەکانی سەرژمێری وەک خۆیان دەڵێن ئەم چەند ڕۆژە و ڕۆژانی داهاتوش لە قۆناغی پرسیارەکانی سەرژمێری هاوکاری هاوڵاتیان دەکەن و ئاسانکاریان بۆ دەکەن. خۆی ئەم سەرژمێریە یعنی سەلماندنی کورد لە ناو کەرکووکە. ئێمە لە ئەحسای 57 لە 64ەوە بگرە هەتا ئێستا هەر تەعدا و غەدریان لە کورد کردە. ئێمە ئەبێ کارێوا بکەین سەلماندنی کەرکووک و بەر لەگەڵی هەرێمی کوردستانە سەلماندنی کەرکووچیەکانە کە لە ناو شاری کەرکووکە ئامادە بن. وەڵای من لە سلێمانی هاتمە بۆ ئەم سەرژمێریە هاتمە بۆ کەرکووک. داواکەم لە خەڵکی ئەوانی لە سلێمانی لە هەولێرن بێن وەکێمە نایان بنووسن لە بۆی لێدی باو باپیرمانە ئین 57 سانە حەزەکەین کەرکووک سەنێکین بێ بۆ کورد باسە یعنی ناونیشتی زیاتر بکرێ. ئێمڕۆ بەیانی ئێمە بەس تەدقیقەکەین. تەدقیقەکانمان چۆنن؟ ئەم 4 ڕۆژەوە کارمان کردووە ئێمڕۆ بەیانی لەگەڵ جنسیەکە مطابقیەکەین. ئەگەر ناوەکە هەمان ناو بێ بە هەمان نووسراو بێ مەتەلەن کوردی فۆنتی کوردیمان هەیە، عەرەبی فۆنتی عەرەبی هەموو فۆنتەکانمان هەیە. بەپێی فۆنتەکان لەیەکی ئەدەین تەطبیقیەکەین لەگەڵ مەوالیدەکە و بەس ئەمەیە ئیمڕۆیشی ئێمە لەگەڵ بەیانیش. بەڵام لە دوو بەیانیەوە دەسەکەین بە پرسیارە گشتیەکان. باهۆی مەترسیەکانی گۆڕانی دیموکرافیای شارەکە و هێنانی ژمارەیەکی زۆر عەرەبی هاوردە بۆ کەرکووک، کورتترسیەیە سەرژمێری بۆ مەرامی سیاسی بەکار بهێنرێ و ئەو ئامانجەی گوایە بۆ ڕێخستنی کاروباری دەوڵەتە لە سنووری ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم بەلاڕێدا ببرێ. مارەنگاز لە خشەی مارە ترسێ. سەرژمێری بۆ خۆی لە خۆیان مەترسی نییە، بەڵام بە خراپ بەکارهێنانی ئەنجامەکانی سەرژمێری مەترسی دروست دەکا. یعنی تا ئێستا لەبەر ڕۆشنایی سەرژمێریەکان بۆ نمونە 57 کورد زۆرینەی شاری کەرکووک بوو. لە 47 تا بڕیاردرا کە هەموو 10 ساڵ جارێک سەرژمێری بکرێ، واتە 57 کرا. بەڵام لە 57 کە ئەنجامەکانیان بینی حیزبی بەعس لە 63 هاتە سەر حکم و کودەتایەکی خوێناوی کرد، بڕیاریاندا کە سەرژمێری بێننە پێشەوە بە مەبەستی سیاسی، بە مەبەستی ئەوەی کە کوردیان ڕەتانووە، خانوویەکی زۆری کوردەواریان ڕوخان، لادەیەکی زۆری کەرکووکی دەوروبەری کەرکووکیان ڕوخان، کوردیان ڕەتان، سەرژمێریان ئەنجامدا بۆ حیسابەی کە کورد کەمی کردووە. ئەمە لێرە ڕوویدا لە شوێنی تریش ڕوویداوە لەو ناوچانەی کە ئەهەمێتی هەبووە لە منسووری ئەوانەوە و ئەمنی قەومی ئەوانەوە. بێگومان ئێستاش حیزبە کوردەکان و هاوڵاتی کورد و خەڵکی کوردستان حەقی خۆیەتی کە مەترسی هەبێ لەوەی کە سەرژمێری خراپ دژی بەکار بهێنرێ لە ئایندەدا. ئەم سەرژمێریە بە دەیەمین سەرژمێری لە مێژووی عێراق هەژمار دەکرێت، هەرچەندە لە ساڵی 1997 کۆتا سەرژمێری لە عێراق بەڕێوە چوو، بەڵام هەرێمی کوردستانی نەگرتەوە و تەنها لە 15 پارێزگای عێراق بەڕێوە چوو. سەرژمێری ئەم ساڵی 2024ش بە ئامانجی بەدەستێنانی داتای وردە سەبارەت بە پێکهاتەی دیموکرافیای وڵات و ئامانج لێی بۆ داڕشتنی پلان و بەرنامەیە بۆ بەڕێوەبردننی وڵات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.